هاوار هاوار كورمە و چۆ دەچی؟ دەچمە لێرە بابا. دەورە وەرە هەندێکیشم پێێتە وەرە. دەورە دانیشە. بەرە بابا. بزانم چیت کردەوە لەگە خاریچ قاچاقچیت گرت نەتگرت؟ وەڵا بابا قاچاقچیم گرت. دەرێ لە 80 وەرقەی کەمتر ناتبەم ئەڵمانیا. یعنی هەتا ئەڵمانیات دەبا؟ ئەرێ وڵا تا ئەڵمانیام دەبا بەس پارەکە. ئەی باشە قەرد و شتەکان وەرگرتەوە؟ وڵا بابا هەندێکم لە برادەرەکانم وەرگرتەوە. ئەوەندەی بەخۆشم هەیتم مۆبایلەکەشم بفرۆشم هەموو چل وەرەقە دەکەم. چل وەرەقەتەیە؟ ئارێوە. زۆر باشە کوڕم ئەویت کە ئەم لۆ تەواو دەکەم. باشە؟ ڕاستیدە بابا؟ ئەیدی کو؟ قوربانم بابا بەست ماسکەم. بابا باشە کوو وا درت نەرم بۆ تو دەتگۆ پارەت نادەمێ لە خارج. کوڕم ئەوەی ڕاستیبی من بڕیارم دا خوشەکەت بەشوو بدەم. باشە بابا دەیدەیە کێ؟ ئەمیری کاک عەباسی. بابا آخر والله خوشکم ئیوەی نییە سەر بە هەوێمێردی بکە. باشە بابا دەبی ئاگای لێبی؟ کوڕم باب خراپەی منداڵەکانی ناوێت. ئەتو بڕۆ بە دوای ئیشەکانی خۆت جێبەجێ بکە باشە؟ باشە بابا ئینشاڵڵا خێری پێوە دەبی. ئێستا ژیانی من لە نێو دۆزەخە. ئەمیر وەکو خوشکی خۆی سەیرم دەکا. هیچ پەیوەندێکی ژنمێردایەتیمان نییە. تەنیا هەفتەی 2 جار ئەوش لە ترسی باوکی دێت بە شوێنمە. ئەو لە ژوورێک دەخەوێت و منیش لە ژوورێکی تر. من هەتا ئێستا کچەم. ئەی خودا کەس نییە هانای بۆ بەرم جگە لە تۆ نەبێت. تا ئێستا و مۆزوو ئەم لای کەس باس نەکردو. تەنانەت لە باوکیشم شاردۆتەوە. هاواری براشم یەک مانگ بوو هەر دەڕۆیشت و سنوورداش دەکرایەوە. بڕیارمدا ئەمڕۆ هەموو شتێک لەگەڵ ئەمیرێک لای بکەمەوە. نالە جوان چیەوە ئەگریت؟ بۆ لێمە شارێتەوە تا گریاوی. بزانم توانیت لێ ڕاهاتی هدیەیەکم بۆ بێنی؟ نالە جوان قوربانە بم خۆت باشە زانێ تۆ کەسێکی زۆر زۆر باشی بەڵام بۆ ژیانی من نا بۆ ژیانی و کەسێکەوە لە داهاتووە بێتە قسمەتت. قوربانە بم من نامێ بە قسەیەکی ڕۆمانسی من نامێ بە دیاریەک من نامێ بەم شتانە زیاتر وەگرم بیم چونکە من خۆ دەزای من تۆم خۆش ناوێ. باشە دەکرێت ئەوەندە پێم نەڵێی خۆشم ناوێ خۆشم ناوێ؟ ئێنە هەلە چی بکەم من تۆم خۆش ناوێ ڕاستیەکەت پێڵم با قوربانە بم. تۆ باوکم من تا کردە قوربانی. نەبوویتە تا قوربانی. ئەو ئێستا دایکم باوکشم دێن باشە تاکیدم پرسیاری ئەوەت لێکن. یەک داوام هەیە پرسیاریان لێت کرد بڵێ من دووگیانم. لە چییە؟ لە من لە تۆ؟ بەڵێ تۆ دەستە دەبەردەستی من نەکەتیە بەڵام لە تۆ دووجیانم؟ ئەبێ وا بڵێت بە قوربانت بم تۆ ئینسانێکی زۆر زۆر گەوری ئینسانێکی زۆر زۆر باشی بەس ئەوەم بۆ بکە. باشە تاکەی خوا گەورەیە؟ هەمووتان دەڵێن خوا گەورەیە خوا گەورەیە بەس ئەوەندە بەجۆی ناکەن ئەوەندە. نالە تکال لێکم بەس ئەوە بەگوێم کە ئەوە دەرگایە بڕۆ بازەلە لێیان کۆ باشە؟ یا الله بەخێرن خۆش بیاخۆ دەورە کچی خۆم وەرە دایکە جان باوکە جان بەخێرن خۆش بیاخۆ کا ئەمیری کوڕم بە دیار نییە وەڵا لەو ژوورەیە. سلام خۆیان تو ناوە گەورەی خۆت خۆیان لە گوناحەکانم خۆش بخوایە خۆیان من زۆر غەدرم لەو نەهلەیە کردووە خۆیان تو گەورەی خۆت لە تاوانەکانم خۆش بی خۆیان گیان خۆت ئاگاداری کە گوناحی منی تێنێ و گوناحی دایک و باوک مەکاوە هەم بەسەر دێنم خۆیان گیان من زۆر غەدرم لەو ئافرەتە کردووە تو ناوی خۆت لێم خۆش بی خۆیان گیان خۆ کێشەتان نییە ئەی لە خۆی بەزیاد یا ڕەبی بۆ ئێوارستان بۆ دروستکەم کچی خۆم هەر شتێک بەدەستەکانی تو بیتن ئەوە بە تامەوە ئەمەش دەیخۆی وەڵڵا ڕاست نەکە سەرچاو خۆیان گیان لێتە پاڕێمەوە تو گەورەی خۆت خۆیان گیان
خۆی خێزانم دووگیانکەی لەم گێژاوە نەجاتم بێ خۆیگەن خۆیگەن لە دووڕێیانێکم نازانم چکەم خۆت ئاگاداری خۆت چارەسەری ئەم شتێکی خۆیگەن چارەسەری ئەمەشم بکە ئای دەستەکانت خۆشبی دەستت خۆشبی دەست خۆش بێ کچم ئەدی کا ئەمیر لە ژوورەکەیەتی تێدە باشگە کچم بەسەر چا تا تێ کچی خۆم دەی بجولێ بەسەر ئای خۆیگەن لێتە پاڕێمە خۆی لەم گێژاوە نەجاتمدا و دڵی دایک و باوکشم چاکەرەوە خۆیگەن ئەوە تۆ چت لێ هات وەرە باوکت بانگ دەکە باشەوات ئەرێ بەڕاش نەکە ئەتو کوی تێدەگەی وەڵا پیاوەکە چعی بینێژ نەچی ڕێک و پێکە ئێقی ناکە بەس هیچ لەکنەت و باز نەکردی ها وەچی چ باس بکات یعنی هیچیان لە ڕێ نییە من دارێک شتە ئەرێ پیاوەکە سەلامەت بی جارێ تازە ها ئاه بسم الله ئەوە چ دەڕاست عەجەلەدا یاخوا بەخێرم بابەتجان بەخۆت بەخێر بێەوە ئاودانتان کردەوە یاخوا بەخێر بێن دەدان شکرم بانە بم نەوەڵە بابەتجان من هەنە ئیشمەیە دوای ئەگەڕێم وڵاتان باشەوەی ساعتی خۆتان وەرگرە گورە ئیشی چه حالی چ ئەوە لەما داک و بابتی ناتینە سەر لە تو بدەین یێ بابەتجان ماڵ خۆتانە خۆ فەرقی نییە کەمێکم پێچەری شە گرنگمی وەگەڕێم جۆ لێت دەرێ ئێ کوڕم چقەی دێت هەندێک لە گەرمان دانیشە خوددایە بابە زۆ گرنگا بێ بڕۆم گۆرەشتی وا خۆڕنە دانیشە دایکەدە تۆ پێی بڵێ دە باشە باش ئەگەر دەژڕۆ زۆرەوە باشە ئێوارەی شەوێژ نەچێ و لای نانە زودیەمە خەم تێگەیشتی کوڕم داکت چی گوت تێگەیشتم بابەتجان تێگەیشتم زودیەمە تا بڕۆ کوڕ دەبڕۆ بە خێرچی لەسەر ئیزنتان دەستم خواردنەکە حازر دەکەم باشە بۆ قوربان دەبڕۆ باشە چی بوو؟ نازانم ئەمیر خەریکە بورێمەوە چی بووە چی؟ با بڕۆم بۆ لای دکتۆر تۆ بابڕۆم لێ بابڕۆم سەریع فەرموو باش بەخێر بێ سپاس باش دکتۆرە ئەو فەحسەکەمانە بەس نەتیجەکەیمان پێ بڵێ مەمنونە نازانم لەم کتەبەرەکە شتێکیان پێوتم بەس نازانم ئینشەڵڵا خێر دکتۆرە چی بوو؟ وەڵا شتێک هەیە بەس خراپ نییە چییە؟ پیرۆز بێ 4 هەفتەیە زگت هەیە زۆر سپاس خوایە گیان زۆر سپاس بەڕاستە دکتۆر؟ بەڵێ زۆر سپاس خوایە گیان بەس دەبێ ئەم دەرمانانەیە کە بۆ دەنووسم ڤیتامینەکانێک حتما دەبێ بیخۆی باشە باش خەم نەبێ لە دەرمانخانە وەری بگرە زۆر شاگرد بە خۆت بێت زۆر سپاس دەکەم دکتۆرە گیان پیرۆز بێ با پاسەکان شت دەنە دکتۆرە زۆر سپاس دەکەم دوبارە پیرۆزتان بێ زۆر سپاس بێگرێت ئەوە ئەو سویچەکەم بڕۆ ناو ساگەی سەرنە بۆلات باشە بۆ تەلەفۆنێکم تۆزە زەرور و دێم بۆلات باشە باشە دێ بەس دەخێنەوە خوایە گیان زۆر شکر ئەلو باشە باوکەجان باشی کوڕی خۆم ئەحواڵت گووە باوکەجان بەس خۆ نەهلە ئەوانە لا نییە نانە کوڕمەوە دەستنوێژم دەشت برێت چ هەیە باوکە خەبەرێکی زۆر خۆشە پێە کوڕی خۆم ئەگەر دەزانی خەبەرەکە خۆشە ئەوە پێم برێ ئەگەر ناخۆشە لەوە مەرێ کورە خۆ بخۆت دەزانیت 100 دەردم لێیە کورە باوکە زۆر خۆشەوە نیوە پێتەڵێم بەڕاستە دەبرێ کوڕم دەبرێتی باوکەجان بێگەر زگی هەیە کورە تۆ بەڕاستی تا ها گاتێ بە بابەت دەکەی ها وەنیا بڕوا بۆ باوکە ئێستا لای دکتۆر بن ئێستا دکتۆرەکەوەیوت کورەوە خەبەرەکی گەرە خۆشە باوکەجان ئەم شەو من ناگەڕێمەوە ماڵ باشە بەس لەگەڵ خۆتان هەلە بەرەوە بۆ ماڵی باوکی وڵاتان هەنێ ئیش زۆر زەرور پێدا باشە کوڕی خۆم باشە خەمن نەبی باشە باوکەجان
دەیخوا لەگەڵ ڕابست. الحمد لله يا ربي خدايا، الحمد لله خبر خوشم بيست. يا الله.